دەبێ ئێمە لەم خوایە بدەین ئەم خوایە بوونی نەمێنێ مەبەست و فەلسەفەی سەرەکی ئەمان چییە دروستکردنی سەردەمێکی نوێیە کە لەم سەردەمەدا کێی تێدا بێت مرۆڤێکی تێدا بێ ئەم مرۆڤە مرۆڤێکی تەسەووف و عیرفانی فەلسەفی کە خۆی خوا بێت پێویستە ئەم مرۆڤە دروست بکرێت ئەمە فەلسەفەکانەوە بە هەمان شێوە ئەوان ئەڵێن پێویستە ئێمە کە ئەم مرۆڤە دروست بوو پێویستە ئێمە ئەو خوایەی کە چەند هەزار ساڵەیە کە مرۆڤەکان ئەیپەرستن کە دینەکان ئەیپەرستن و کە بڕوایان پێی هەیە دەبێ ئێمە لەم خوایە بدەین ئەم خوایە بوونی نەمێنێ ئەیکان خوایە بوونی هەبێ ئەو خوایە کە ئەوان اعتقاد و بیرروباڕ و فەلسەفەکان بڕوای پێیەتی کە چییە کە خوابوونی کەونە لەسەر مەبدەئی فەلسەفەی وحدەت الوجود و پاشان لە وحدەت الوجودە چی تێدەکایەوە فەلسەفەی وحدەت الئەدیانە و پاشان لە پاش وحدەت الئەدیانە چی دێت فەلسەفەی تەعلیهی ئینسانە و پاشان فەلسەفەی تەناسوخ و کارمایە و پاشان فەلسەفەی چی دێتەکایەوە بە ڕێژەی کردنی ئەخلاق